دوای نردنی زانیاری پێویست سەبارەت بە پێداویستی نەوتی سپی لە سنووری دارێگیمان و سەررجم پارێزگای دەسەرەوەکان بۆ وەزارەتی سامان سروشتیەکان لە هەفتەی ڕابردوو وەزارەتی سامان سروشتیەکان نووسرای ئاراستەی بەڕێوەبەراتیەوە و سەررجەم بەڕێوەبەراتی نەوت و لە پارێزگای دەسەرەوەکان کردووە تیایدا بڕی نەوتی پێویستی دیاری کردووە لەگەڵ نرخەکەیە کە بۆ سنووری دارێگیمان 8 ملیۆن و 360,000 لتر نەوتی سپی دابین کراوە بۆ هاوڵاتیانی سنووری دارێگیمان کە بنزیکەی 41,800 خێزانەکات و بڕی هەر بەرمیلێک نەوتی سپیکە بریتە 200 لتر نرخی بریتە لە 100,000 جگە لە تێچووی گواستنەوە دابشکردن کە ڕەنگە تێچووی گواستنەوە دابشکردن لە نێوان 4 تا 5,000 بێت. ڕێکارەکانی دابشکردن دەست پێ دەکات چاوەڕێەوەین کە کۆمپانی نەوت پێویست داوین کە بخێتە ئەمبارەکانەوە ئێمەش ئامادەکاری پێویستمان کردبووی دەست بە پرۆسە بکەین تەسەوەرەکەم تاوەکو سەرەتای مانگی 11 پرۆسەکە بە شێوەیەکی فەرمی دەست پێ بکات لەبەر هێشتا وەرزی سەرماوسۆڵە ناتوە لە ڕاستە ئێمە مناقەشەوەکەین لەگەڵ ئیدارەگەرمیان کۆبن و پێویستەکەین بۆیە ئایا بتوانین بە پێی بریکاری خۆراک یاخود بە پێی گەڕەک و پۆڵانەکان دەست پێ بکەین کامیان ئاسانتری بۆ هاوڵاتی و تێچووی کەمتر کرد سەر هاوڵاتی بێگومان ئەو بڕیارەدەین گلەیەوەکرا کە نرخی نەوتەکە بەرزە بۆ ئەم ساڵ بە دیاریکراوی چەند وەرەکی دەداوە بۆ ئەم ساڵ 100,000 بۆ بڕی تێچووی نەوتەکە خۆیەتی کە حکوومەت دامیەکات تێچووی گواستنەوەکەش لە نیوان وەکوتم 4 تا 5,000 تێچێت لەبەری لێمە لە سلێمانی لە ئەمبارەوەی گوازینەوە دواتریش بەتەنکە دابشکردن بەسەر هاوڵاتیاندا هەر لەوە زیاتر تێناپڕێت.